مامۆستا شێخ محەممەد بەرزنجی سیاسیەکی دووربین و دیندارێکی وردبین. لە ساڵی 1945 لە گوندی سەرگەت لە دایکە بێت و لە 13 شەشی 2014 و لە شاری سلێمانی ماڵ ئاوایی لە ژیان کرد و لە گوندی سەرگەتی ناوچەی هەورامان لە ناو ئازیزانیدا بە خاکس پێردرا. مامۆستا شێخ محەممەد بەرزنجی کەسایەتێکی سیاسی وردبین و پڕ لە حکمت و لێزانی سیاسی، ئەو بەردەوام لە ناو ململانێ سیاسیەکان پیاوی ناو هەموو قۆناغە گرنگەکانی سیاست، کەسایەتێکی دیار لە تەنیش دەستەبژێری سیاسیەوە، وقارێک کە لە هەموو بۆنێکی سیاسیدا وەک هەوێن ئامادە بوو، جەماڵێکی سیاسی سپی کە نەدەکرا بێ ئەو پەنجەی سیاسی بە هیچ ئاوێکدا بکرێت، تا هەبوو بەردەوام بە پێوە ئامادە بۆ هەموو ئاشتەوایەکی سیاسی، تا هەبوو تەیار و ئامادە بۆ هەموو نزیکبوونەوە و پێکەوە بوونێک. مامۆستا شێخ محەممەد شانەدەری قامەتی مینبەرێکی بەرز، گەردانەی دەوری گومەزی حەق، پەروانەی دەوری مەزلومان و ئەو دوژمنێکی سەرسەختی زاڵمان بوو. شانەدەری بۆ ئەو نازناوی ئازایەتی و بەگەشتداچوونەوەی بەعسە، شانەدەری شوێنێک بۆ دەرکەوتنی زانایەکی کەڵەگەت لە عیلم و عیرفانە، پاشگرێک بە ناوی مامۆستاوە کە هەموو بەتەمەنەکانی ئەوێ ئەزانن کە شانەدەری جێگای دەرکەوتنی زانایەکە کە فێری حنجەکردنەوەی دینداریانەکات، فێری دارەداری جورئەت و بەرخۆدانیانەکات، شانەدەری دەستپێک و سەرەتای شۆڕشێک کە مامۆستا لە مێژە لە هزریە هەڵی گرتووە. پێش هەموو شتێک لە خوای پەروەردگار داواکارم کە پلەی جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی پێشاوی کۆمەڵی ئیسلامی بەرز و بەرزتر کە و بە باشتری شێوە پاداشتی داتەوە. بەڕاستی مامۆستا شێخ محەممەد بە کۆچی دواییکردنی بە تایبەتی بۆ من کە وەکو برایەکی گیانی بە گیانی بوو بۆ من و پیاوێکی زۆر بە مشهور بوو، پیاوێکی زۆر دڵسۆز بوو، بەڕەحم بوو، ینی بۆشایەکی زۆری لای من بەجێهێشتووە، دیارە لە کۆمەڵی ئیسلامیشدا لە خوای پەروەردگار داواکارین کە یارمەتیماندات ئەو بۆشایی کە ئەو گەورە پیاوانەمان بەجێی دێهەڵن بتوانین بە هەوڵ و هیمەتی هەموو لەگە بۆشانە پڕکەینەوە، چ جەنابی مامۆستا شێخ محەممەد و مامۆستا شێخ سەدیق و مامۆستا ناسیح، مامۆستا عەبدوڵڵای قەسری، مامۆستا محەممەد سەنگایی و باقی ئەو مامۆستایانەی دیکە کە لەم کار و کاروانەی بە تایبەتی دوایەوە کە بە ناوی کۆمەڵی ئیسلامیەوە دەستی پێکردووە لە دەستمان داون و چوونە بارەگای حەق، خوا یارمەتیماندا ئەو بۆشایی کەوان بە جیانش ئەو کەلێنانە بە هەوڵ و هیمەتی ویلایەک پڕیان کەینەوە. بێگومان یادی وەفاتی جەنابی مامۆستا شێخ محەممەد بە نیسبەت ئێمەوە یادێکی خەم ناکە، چونکە دۆستێکی گەورە بوو، برایەکی گەورە بوو، خۆشەویست بوو، مامۆستایەکی بەڕێز بوو، کەسێکی نزیک بوو، کەسایەتێکی زانستی ئەدەبی سیاسی خۆشیار بوو، خوا لێی خۆش بێت و گوناهەکانی خۆش بێ و دەرەجەی بەرز کاتەوە ئینشاءڵڵا لە بەهەشتا بێ. ئێمە وا بینین کەسایەتی لەو بابەتە بێگومان تەنها بۆ خۆی نەژیاوە، ئەبێ تەواویش نەبێ، ئەبێ بەردەوام بێت، خەڵک لە نزیک و لە دوور سوود لە لایەنە بەهێزەکانی کەسایەتێکی وەربگرن. ئێمە باسی ئینسانەکەین، بێگومان کەس مەعسووم نییە، گرنگە کە هەمیشە زیکری مەحاسینی پێشینانمان بکەین. مامۆستا شێخ محەممەد کەسایەتێکی بەتوانا بوو، بازێکی خوای کردی بوو، بازێکیشی بەڕاستی زانست و لێهاتنەکانی زۆر حازر قسەی لە مەجالیس و پێبوونی جواب و وەڵامەکانی بۆ مەسائلەکان. لەمانە گرنگتر کەسایەتێکی ئیجتیماعی بەهێز بوو، لەو سەحەتە خراپەی لەم ئەخیرە سەحەتی باش بوو، باش نەبوو، زۆر بەدەم مەسەلە کۆمەڵایەتی و ئەوانە بوو، زۆر بەوەفا بوو لەگەڵ هەموو مامۆستا و حتا کەسوکاری مامۆستاکانی خۆی و دۆستەکانی. ئەوەی زۆر سەرنجی منی ڕاکێشا لەو حاڵەتە سەحیا بەردەوام لە خەمی ئەو شتانە بوو کە
لە ڕووی کۆمەڵایەتی و ئیلتزاماتێکی ئەخلاقیە. لە مەسایلی سیاسیشە لە بیرمانەکە هەمیشە ڕۆڵی میان ڕەوی و میان جیگەری بوو، ئەیتوانی ناکۆچیەکان کەم بکاتەوە، بە تایبەتی لەگەڵ خەڵکی بەرامبەری خۆت بتوانی نەوەیەک لە ڕایەڵی پەیوەندی ئەوە شتێکی گرنگ بوو کە ئەو بەتوانابووتیایە. وەڵای لەم ڕۆژەدا من لە خوای گەورەدا پاڕێمەوە ڕۆحی باوکی خوا لێ خۆش بووم لەگەڵ ڕۆحی پێغەمبەران و سدیقین و شەهیدان و ساڵحانە حەشرکە و خوای پەروەردگار پلەی بەرز و بەرزتر بکاتەوە، ڕۆحی پڕفتوح بێ و گۆڕی پڕ لە نور بێ. بە پێویستی دەزانم ئێمە لە ساڵ ڕۆژی وەفاتی باوکمە هەوڵ بدەین دەرسی پێویست و پەندی پێویست لە ژیانی عەمەلی ئەو وەربگرین، دوعای خێری بۆ بکەین و هەموو موسڵمانانی کوردستان بانگەواز بکەین بۆ ئەوەی وەکو ئەو چ جۆرە ئینسانێکی ئاین پەروەر، وڵات پەروەر، نیشتمان پەروەر، گەل پەروەر بوو بەو شێوەیە بین. کەسێک بوو خێری بۆ هەموو کەسێک ئەویست بەبێ ڕەچاوکردنی ئینتیمای سیاسی. هەوڵ و تێکۆشانی بۆ ئەوە بوو ئاڵای لا ئیلاهە ئیلا الله بەرز بێ، ئاڵای تەوحید بەرز بێ، موسڵمانان پێکەوە تەبابن، میلەتی کورد پێکەوە تەبابێ، هەموو میلەتانی جیهانی ئیسلام پێکەوە تەبابن، ستەم و زوڵم لە هیچ کەسێ نەکرێ، لە ئاستێکی نزمەوە بۆ ئاستێکی سەرەوە. هەموو هیوایەکی ئەوە بوو کە ئەم میلەتە بگا بە ئاواتەکانی خۆی، بگا بە مافەڕەواکانی خۆی، میلەتێک بێ شاد بێت بە دەوڵەت و کیانی سربەخۆ، میلەتێک بێت لەگەڵ میلەتانی دراوسەیە بە ئاشتی و تەبایی بژی، لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام پەروەردە ببن، شەریعەتی ئیسلام ڕەنگ باتەوە لە ژیانی تاکی و کۆمەڵایەتیانە. هەموو ژیانی بۆ ئەو بەرنامەیە و بۆ ئەو ئامانجە تەرخان کرد. ئێمەش بەسەر هەمان بیر و بڕوا لەسەر هەمان منهەج و ئامانج بژین. سەرەتا لەخوای گەورە دەخوازم کە خوای گەورە بەبەشتی وەرین جەنابی مامۆستا محەممەد بەرزنجی شاد بکات و دەرەجەی عالیکە لەگەڵ پێغەمبەر و ڕازگۆیان و پیاوچاکان و شەهیدانە حەشری بکات ئینشاءالله. دیارە جەنابی مامۆستا شێخ محەممەد پیاوێک بوو لە سەردەمی خۆیدا نمونەی کەم بوو. ئەو دەیتوانی وەک هەر کەسێکی کە لە ماڵەکەی خۆیان دانیشێ زۆر بەڕێزەوە دینداری خۆی بکە، عیبادەتی خۆی بکە، دەتوانم بڵێم ڕێزی و تەقدیری وەکو کەسێکی زانای ئاینی بگیرێ. بەڵام ئەو لەگەڵەوەی کە لە تەمەنی لاوێتیەوە تا تەمەنی پیربوون و بەسەربردنی تەمەنێکی زۆر لە کاتی نەخۆشیشە، لەبەر قەناعەتی ئەو بە کاری جەماعی و بە لەگەڵ موسڵمانان بوون و خەم خواردن بۆ کاروباری موسڵمانان پاڵنەرێک بوو بەوەی کە بەردەوام لەگەڵ کێشە و گیرروگرفتەکانی موسڵمانانە بێ، بە سەرکەوتنەکانیان خۆشحاڵ بێ، بە شکست و ناڕەحاتیەکانیان نیگەران بێ. ئەو خەسڵەتێک بوو کە بە درێژایی سەردەمانێک کە من لەگەڵ جەنابی مامۆستا شێخ محەممەدا تێکەڵیم هەبوو. دیارە من لە ساڵی 1970ەوە ئاشنا بووم بە جەنابی مامۆستا شێخ محەممەد لە سەردەمی پێشمەرگایەتیەوە تا ئەو کاتانێک کە وەفاتی کرد. یعنی بەردەوام دەموتەوە ئەم پیاوە بە تایبەتی لە پاش تێپەڕبوونی سەردەمی نەخۆشیەکانی و کاتێک تا ئەندازەیەک نەخۆشی زۆری بۆ هێنابوو، دەموت دەکرا ئەم پیاوەش وەک هەر پیاوێکی کە دانیشێت لە ماڵەکەی خۆیان و خەڵک سەردانی بکەن. بەڵام قەناعەت بوونی ئەو بە کاری جەماعی و بە مشور خواردنی کاروباری مسلمانان لە ئەوە ڕەنگی دابوویەوە زیاد لە هەر کەسێکی گە شکۆیی و شکۆمەندی بە پیاوە بەخشی بوو. بەحەقەت پێش هەموو شتێک مامۆستا شێخ محەممەد کەسێکی زۆر ناسراو بوو لە هەموو بابەت و لە هەموو ڕوویەکەوە، لە بابەتی مەسەلەن عیلمی و زانیاری و هەم لە بابەتی مەسەلەن سیاست و ڕامیاری پیاوێک بوو کەم نمونە. مامۆستا شێخ محەممەد بەڕاستی پیاوێک بوو کە
مثلەن ئەدەبی لێباری ئەخلاق و ڕۆشی جوان بوو ئاکاری شیرینی هەبوو بەحەقەت ئێمە زۆر ئیسیفادەمان لە مامۆستا شێخ محەممەد کرد لەو بابەتانە و لەو بوارانە کە یعنی مەثەڵەن بابەتی زانیاری و هەم بابەتی مەسەڵەن ڕامیاری و هەم هەندێک بابەتی تر بابەتی ناو کۆمەڵایەتی و مەثەڵەن لە ناو خەڵقیە چۆن هەڵسو کەوتکەین و چۆن دابنیشین ئێمە مامۆستا شێخ محەممەد یعنی بەحەقەت مقتەدا بوو پێشەوا بوو لەو مەسائلانەدا ئەمجا مامۆستا شێخ محەممەد بەڕاستی یعنی ئەوەشی فێری ئێمە کردووە کە هەر کێشە و هەر یعنی مەسەرەن شتێکی گرێکوێرە ڕووی بدایە مامۆستا شێخ محەممەد بچوایەتە ناویەوە بە ئاسانی ئەیکردەوە و ئێمەش لەو بابەتانە یعنی زۆر فێر بووین کە چۆن بچینە ناو شتی گرێکوێرە و بیکەینەوە و ئاڵۆزیتیان نەهێڵین مامۆستا شێخ محەممەد زۆر یعنی بەرەندە بوو لەم کارانەیدا کە مەسەڵەن لە هەر شوێنێکا گرێکوێرێک هەبوایە لە هەر شوێنێکا مەسەڵەن بابەتێکی ڕامیاری کە بەرەو خراپ بڕۆشتایە یا مەسەڵەن شێوازێکی تر کە ناهەمواری لێ بکەوتایەتەوە مامۆستا شێخ محەممەد تایە یعنی زۆر باڵا بوو و تایە زۆر بەرەندە بوو نێهێش مەسەڵە ئەو شتانە بە گرێکوێری بمێنێتەوە یان بە ئاڵۆزی بمێنێتەوە مامۆستا شێخ محەممەد بەرزنجی لە ساڵی 1970 و لەگەڵ خانەوادەکەیدا و لە ژێر فشاری بەعسیەکاندا کۆچەکات بۆ کوردستانی ڕۆژهەڵات و دوای پشوویەکی کورت و ئامادەسازی لە ساڵی 1984دا بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی ڕاگەیەنێ هێشتا خەیاڵی مامۆستا بریتیە لە هێشتنەوەی پەیوەندی هەموو ئەو زانە و کەسایەتیە ئیسلامیانەی کە بەهۆی فشاری بەعسەوە ئاوارەی شارەکانی وڵاتی ئێران بوون لە ساڵی 1970 و لەگەڵ بەلێشاو کۆچکردنی مامۆستایانی هەڵەبجە و دەوروبەریدا مامۆستاش بەو پەڕی تەواضع و هەستکردن بە بەرپرسیاری قۆناغەکە ڕابەرایەتی ئەو بزاوتە پێشکەشی بەڕێز مامۆستا عوسمانەکات ڕەحمەتی خوا لە هەردووشان بێت ئیدی لە ژێر فشاری چەتری بزوتنەوەی ئیسلامیدا بزاوتی شۆڕشگەڕانی خۆیان درێژە پێدەن مامۆستا شێخ محەممەد خوا پلەی بەرز و بەرزترکە و بە باشتری شێوە پاداشتی بداتەوە کۆمەڵێک سیفەتی زۆر جوانی هەبوون کە وەکو بڵێ تایبەتمەندی خۆی بوون یەکێک لەوانە مامۆستا زۆر کەیفی بە تەبایی دەهات کەیفی بە ئاشتی و تەبایی و پێکۆ و گونجان و زۆر ڕقی لە ناکۆچی و دووبەرەکی بوو نەک هەر لە نێو ئەگەر لە نێو کۆمەڵی ئیسلامیدا هەستی پێکرد بە شتێک هەیە زوو بەدەمیەوە دەچوو بەڵکو لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش و مامۆستا زۆر جار گیانی خۆی خستۆتە مەترسی ینی مەترسی لە بەین چوون بۆ ئاشتەواییکردن ئەوە سیفەتێکی زۆر جوانی بوو سیفەتێکی دیکەی مامۆستا زۆر پیاوێکی خاچی بوو زۆر متەواضع و خۆ بە کەمزان بوو بێنەفس بوو سیفەتێکی دیکەیەوە کە پیاوێکی بەڕاستی زۆر بەڕەحم بوو مامۆستا زۆر بەڕەحم و عەتف بوو بەپەرۆژ بوو و پاشان مامۆستا پیاوێکی زۆر کراوە و کۆمەڵایەتی بوو ئەوە نەبوو کە پەیوەندیەکانی تەنیا لەسەر چینێکی دیاریکرا و قۆرق بکرێن لەگەڵ خەڵکی بەتەمەن لەگەڵ خەڵکی کەم تەمەن لەگەڵ گەنجان لەگەڵ خوێندەوار لەگەڵ ئەهلی تەریقەت لەگەڵ مامۆستایان لەگەڵ عەشایر لەگەڵ هەموو چین و توێژەکاندا پەیوەندی هەبوو تێکەڵی هەبوو و سیفەتێکی دیکەی زۆر باشیەوە بوو کە زۆر بەدەم گرفتی خەڵکەوە دەچوو ینی زۆر جار نامەی دەنووسی کەسێک گرفتێکی هەبا نامەی دەنووسی بۆ بەرپرسەکان تەکلیفی لێ دەکردن تا جاری و هەبدون مامۆستاوە پێویست ناکە دەگوی آخر هاتووە داوای لێ کردووم نیش دەبێ داواکەی جێبەجێکەم و لە شین و شایی خەڵکدا بەشدار دەبوو لە مناسەباتی خۆش و ناخۆشی خەڵکدا بەشدار دەبوو ینی دڵی خەڵکی دەدایەوە ینی ئەوانە کۆمەڵە سیفەتی جوانی مامۆستا بوون و سیفەتێکی دیکەی بەڕاستی ئەوە بوو کە مامۆستا یەکێ بوو لە زانا زۆر باشەکان پیاوێکی زۆر ورد بوو لە زانستە ئیسلامیەکاندا چەند ڕەنگە لەو ساڵانە دوایی نەخۆشی و ئازارەکانی نەخۆشیانی کە هەیەبوون وەک پێویست ڕێی نەدەدا دەنا بەردەوامیش مامۆستا هەر تەدریسی هەبووە بە حەقەت پیاوێکی زۆر ورد بوو لە زانستە ئیسلامیەکاندا
من بۆ خۆم سوودم لێ بینیوە لە زۆر لە تێبینی و سەرنجەکانی چ لە علومی ئالیدا چ لە علومی عالیەدا واتە لە تەفسیر و فقه و حەدیث و ئوسوڵ ئەوانەوە چ لە زانستەکانی زمانی عەرەبیدا. وڵا ئەوە یەکی دیکە بۆ لەو سیفەتانەی کە بەڕاستی دەبێ ئێمە چاوی لێ بکەین و بەهرەی لێ وەربگرین لەو سیفەتەیدا کە پیاوێکی بە ئیستیقامەت بوو، پیاوێکی بە هیممەت بوو، فیعلەن نەخۆشی و ناخۆشی و ناڕەحەتیەکان وای لێ نەدەکرد کە دوا بکەوێت لە کار و چالاکیەکان هەتا چەند ڕۆژێک پێش وەفاتیشی ئێمە بەیەکەوە لە مناسەبەتێکی پێشمەرگە دێرینەکان بووی لە هەڵەبجە تا لەوێ گوتی وەڵی فڵان کەس پێم خۆشە تۆ لە جیاتی منیش وتەیەکیان بۆ داناوم بەڵام ئەگەر تۆ لە جیاتی میش وتەکە پێشکەشکەی کتومە لاجە من لە خزمەت دام جاری وهبوو گلێم لە برایان دەکردم مامۆستا عەزیەت مەدەن بە زەحمەت جارێ بەڕێدا دەڕۆیشت عەزیەتی مەدەن دەیان گوت مامۆستا بۆ خۆی پێخۆشە ینی بەڕاستی وەکو بڵێ غیبتەی پێدەبردرا لەو بارەوە کە خەڵک هەبووە ڕەنگە زۆر لەو ساختر بەڵام ئەو چالاک و جمۆجۆڵی کە ئەو هەیبوو لەگەڵ ئەو نەخۆشی و تەمەن و ئەوانە حقیقت ئەوەش یەکێک بوو لە سیفەتە زۆر باشەکانی کە ئێمە دەبێ وەکو سیفەتەکانی دیکەشی دەبێ چاوی لێ بکەین و بەهرەی لێوەربگرین و پەندی لێوەربگرین کە مامۆستا لەگەڵ ئەو هەموو ناڕەحەتی و تەمەن بە نەخۆشی شەکر و مزاعفەتەکانی نەخۆشی شەکرە مامۆستا هێزەکانی تەمەن هێز و پێزی زۆر کەس بوو بەڵام ئەو وای نەکرد بۆ کە لە کارەکانی دوا بکەوێت و لە زۆر ئیش و چالاکی کە مەرجیش نییە تەنیا ئیش و چالاکی حیزبی بوو بێ یاخود لەسەری پێویست بوو بێت تەتەوعاً خۆبەخشانە مامۆستا لە هەموو ئیش و کارەکاندا دەوری خۆی دەبینی. عەرزم کرد لە ڕووی زانستی و تەوان پیاوێکی زیرک و هەم پێبوو بوو لە ڕووی علمیەوە لە ئاستی مەلا باشەکانی وەکو خۆمانڵی مەلا باشەکانی کوردستان بوو لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر کۆمەڵایەتی بوو زۆر خۆی هەر کەسایەتەکەی وا بوو کە حەزی لەو شتانە کرد تێکەڵی کۆمەڵایەتی و ڕێزی تایبەتی لای هەموو چین و توێژەکان هەبوو حتا لایەنە سیاسیە نەیارەکانیشی ڕێزیان لێگرت کە ئەوە شتێکی گرنگە مەسلەی سیاسی بێگومان ئەو ئاڵگۆڕ و گرفتانی لە سیاسەتی ناوچەکەمانە دروست بوو و ئێستش تا ڕادێک دەوامی هەیە هەمومان بە شێوەی لە شێوەکان تێوەگراوین سیاست لە ناوچەکەمانە بە ئاراستەیەکی دروست و تەندروست ناڕات بەڵام ئەو لەگەڵ ئەوەشە ئەیتوانی تا ڕادێکی زۆر ئەو پێگەی خۆی بەکار بهێنێ بۆ نزی خستنەوەی نەیارەکان و چاککردنی ئەو ئیشکالاتی کە هەیە و موفق بوو لەوەشە کە لە عیلاقات بە ئیستیلاحی سیاسی کە پەیوەندیەکانە بەهێز بوو پەیوەندی لەگەڵ لایەنەکان لەگەڵ شوێنەکان کە ئەیتوانی بەعزێک لەو شتانە بڕەوێنێتەوە کە ممکنە خەڵکی تر دروستی کردبێ بەس ئەو ئارامیە کردەوە سیاست کردن لەگەڵ پێگەی کۆمەڵایەتی لەگەڵ پێگەی ئاینی تێکەڵ بوو لە شخصیەتە لە ڕاستیدا من وەکو کەسێکی بێلایەن نەک ئەوەندەی کە کوڕی ئەوم چەند خەسڵەتێکی بەرجەستە لە کەسایەتی باوکما هەبوو کە بە کورتی ئەتوانم بڵێم کەسایەتێکی ئاینی خواناز بوو کەسایەتێکی سیاسی وریا بوو کەسایەتێکی زانستی شارەزا بوو کەسایەتێکی کۆمەڵایەتی فرەڕەهەند بوو لەگەڵ هەموو چین و توێژ و عەشیرەت و کەسایەتیەکانی کوردستانە پەیوەندێکی تند و تۆڵ و باشی هەبوو لە ڕووی زانستیەوە لەگەڵ مامۆستا بەرزەکانی کوردستانە پەیوەندێکی باشی هەبوو کاتێ فەقێ بووە فەقەیەکی باش بووە کات بۆ بە مامۆستای ئاینی مامۆستایەکی ئاینی بەرجەستە بووە خەڵکێکی باشی لە بواری زانستا پێگەیان زۆر هۆگری قورئان و سنەتی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم لە ڕووی سیاسیەوە خەباتێکی بێوچان و نەپساوی هەبوو دژی
ڕژێمی دیکتاتۆری بەعس لە سەردەمێکی تاریک هاتوانی دەنگی ناڕزایی و یاعترازی خۆی هەڵبڕێ لە کاتێکا کە کەسانی وەکو ئەو دەنگبەن بوون لەو کاتەیە ئەو کەسێک بوو بە دەنگێکی دلێر بە سەری بەرزەوە توانی سیاست بکە و بەردی بناغی حیزبی ئیسلامی دانا لەگەڵ هاوسەنگەران و هاوبڕواکانی خۆیان و لەو پێناوەدا هەموو ژیانی خۆی تەخت و بەخت کرد ئەوە خەسڵەتەکانی بوو کەسێک بوو لە ڕووی کەسایەتیەوە ئینسانێکی خاکی بوو حەزی لە تەشریفات و تەجەمولات نەبوو بە هەموو شێوەیەک حەزی دەکرد خزمەتی خەڵک بکە بە تەمای خزمەتی خەڵک نەبوو خەڵک خزمەتی ئەو بکەن ئەو ئەویست خزمەتی هەموو کەسێک بکە بیری لەوە نەکردوێتەوە کە ڕۆژێ لە ڕۆژان سەرۆت و سامان پێکەوە بنێ بە سادەیی ژیا و بە سادەیی وەفاتی کرد بۆیە کاتێک وەفاتی کرد هەموو خەڵکی کوردستان بۆی گریان هەمویان بۆی بەداخەوە بوون بە بێ ڕەچاوکردنی ئینتیمای سیاسی و حیزبی و تەنانەت ئینتیمای قەومی لە ناو عێراقا لە ناو کەسایەتی عێراقیەکانە کەسێکی دیار بوو لە ناو کەسایەتی ئیسلامیەکانە کەسێکی دیار بوو بە پێی ئەو نامە و بروسکە و بەشداری کە لە ماتەمینەکەیە کردیان. مامۆستا شێخ محەممەد بەرزەنجی لە ڕابردووە باسم کرد پیاوێک بوو جیاواز لە هەر کەسێکی کە ئەو پیاوە توانی بووی لە کاروباری دینداریە دەتوانم بڵێم کاروباری جیهاد و خەمخواری بۆ مسلمانان کاروباری تەسەوف لەگەڵ ئەهلی تەسەوف وەکو ئەهلی تەسەوف تعاملی دەکرد و هەست و کەوتی دەکرد لەگەڵ گەنجێکا گەنج تعاملی دەکرد لەگەڵ زانایانە لەگەڵ سیاسەتمەدارانە دەتوانم بڵێم بۆ هەر مەیدانێک لە مەیدانەکان دەیتوانی ئەسپی خۆی تاو بدا کەم کەسێکەیەت بتوانێت لەو بەو شێوازە لە کاروباری مسلمانانە هەنگاو بنێ کارێکی کە بە تایبەتی لە ساڵی نەوەدەکان و سەرەتای 2000ەکانە کە تا ئەندازەیە کێشمەکێش و گیر و گرفت و شەڕی ناوخۆ هەبوو لە نێوان لایەنە ناکۆکانە ئێمەش ئەو کاتەکە زوتنەوەی ئیسلامی بووین دیارە بەشێک بووین لە هەندێک جار شەڕمان پێدەگەڕا و دەبووینە بەشێک لە شەڕەکان مامۆستا شێخ محەممەد لەو کاتاوەکو سیفەتێک نرابوو حەریقەکەی بزوتنەوەی ئیسلامی چونکە ئەوە هۆگری ئاشتی و ئاشتەوایی بوو هەرگیز لەگەڵ شەڕ و شەڕخوازیان نەبوو بۆیە لە هەرکوێ بیبینایە بارەگایە یان ئەندامێکی بزوتنەوەی ئیسلامی یان شوێنێکمان ڕوبەڕووی شەڕ دەبێتەوە بەبێ ئەوەی گوێ بداتە حاڵەتی گیانی خۆی بەبێ ئەوەی ترسولەرزێک لە دەرونی هاوێکە احتیمالە تووشی حاڵەتێکی نەخوازراوە بێ مامۆستا شێخ محەممەد خۆی دەگەیاندا ئەو شوێنە کە شەڕەکەی تایە و هەوڵی ئاشتەوایی دەدا و بێگومان لەبەرەوەی کە هەڵوێستەکانی نێتێکی باشیان لە پشتەوە بوو سەرکەوتوانە ئیشەکەی ئەنجامی دەدا و دەتوانم بڵێم زۆر جارێ بنکە و بارەگا و بزوتنەوەی ئیسلامی لە شەڕی نەخوازراو لا دەدا بەهۆی هەوڵە ئاشتیەکانیەوە کە نەک تەنها لە لای ئەندامانی بزوتنەوەی ئیسلامی بەڵکو لە لای تەواوی لایەنەکان مامۆستا شێخ محەممەد بەو سیفەتە ناسرا بوو و ئەو سیفەتە ئاشتی خوازانە لە خودی کەسایەتی مامۆستا شێخ محەممەددا ڕەنگیدا بوویەوە بەڵێ یەکێ لەو خەسڵتە گرنگانی ئەو بەڕاستی مامۆساوەکو عەزمکردن پیاوێکی سیاسەت مەدار بوو و پیاوێکی مؤدب بوو وەکانە یەقتوڕ ئەدەبە یعنی هەندێک لە ئەصحاب باسی پێغەمبەری خوا ئەکەن عەلەیهی سەڵات وەسەلام کە تاریفی پێغەمبەرەکەن لەو بابۆ تاریفەکەن کاڵێ وەکانە یەقتوڕ ئەدەبە پێغەمبەر ئەدەبی لێ ئەباری بەڕاستی مامۆستا شێخ محەممەدیش پیاوێکی مؤدب و ئەدەبی لێ ئەباری جا ئەوەی کە ئەبێتە سەرمایە بۆ ئێمە بەڕاستی ئەوەیەتی کە ئەدەبەکەی مامۆسایە و مەسەلەن زانیاری و عیلمەکەیەتی و هەروەها بابەتی ڕامیاری و سیاسەتەکانیەتی ئەوانە یعنی سەرمایە کە بۆ ئێمە و کە ئێمە ئەبێ ئێمە ینی مەسەلەن بکەینە نقطەی گرنگ و نقطەی ئەهەم لە ناو خۆمانە بابەتی مەسەل ڕامیاری و هەروەها بابەتی ئەدەب و هەروەها بابەتی کۆمەڵایەتی بەڕاستی مامۆسا ینی کۆڵنەدەر و لێبڕاو بوو یعنی مەسەلەن کە کۆڵنەدەر بوو بۆ معنە ئێمەشتی زۆر مهمترمان لێبینیوە لەم کاتانی کاتی خۆی کە ئێمە مەسەل لە شاع بووین لە خزمەتیا بووین یعنی مەسەلەن ئەنواعی مەسەلەن گرفت و کێشەی هاتە بەردەست یعنی قەت ماندوو نەبوو وەکۆڵی ماندوو نەناس ئەنجا مەسەلەن دڵنەوایی ئێمەیەدایەوە مەسەلەن قسەی بۆ ئێمە ئەکرد ئەمە یعنی بەحەقەت شتێکی مەسەلەن جیهادێکە یاخود ئەمە کارێکە کە ئەبێ ئێمە پێی هەڵسین مەهماکان ئێش و ئازاریشی بەدەمو بینین بۆ
چونکە سەفرازی ڕۆژی دوایی تایە یا بە حەقەت ئێمە لەو ماندوو نەناسانەی مامۆستا کە خۆی تیا ماندوو ئەکرد لە هەموو قەزایەکانە بەڕاستی ئەوە گەورەترین سەرمایە بۆ ئێمە کە ئەبێ ئێمە چاو لە جنابی ماوەسا بکەین لەو بابەتانە. مامۆستا شێخ محەممەد بەرزنجی پیاوێکی دیاری کۆمەڵایەتی کەسایەتێکی سەرەوەی مەجلیسەکان بە قسەی پڕ لە حکمت و چاکسازی و تەبایی ناوکۆڕ و کۆبوونەوەکان پیاوێکی تا بڵی ڕووخۆش و قسە خۆش کە هەرکەس یەکجار شانسی بینینی هەبوو بێت ئیدی هەمیشە لە یادەوەریدا ماوەتەوە. مامۆستا شێخ محەممەد بەرزنجی خاوەنی مێژوویەک لە سەروەری سیاسی، خاوەنی دەریایەک لە جورئەت و بەرخۆدانی جۆرا و جۆر، ئەرشیفێک لە هاوڕێ و شوێنکەوتە و شاگردی دیندار و ئیماندار. مامۆستا شێخ محەممەد بەرزنجی پیاوێک لە میحرابەوە یەت و لە ناو تەبوتۆزی جیهاددا دەردەکەوێت و لە ناو سیاسەتێکی ژیان دۆست و خەڵک دۆستدا ئاوا دەبێت. من لە ساڵی هەشتا بە خزمە جەنابی مامۆستا مەلا محەممەدی کە ئەو کاتە شانەدەریان پێدەگوت مامۆستا مەلا محەممەدی شانەدەری و هەر لە ئوردوگای شانەدەریش تاوان من بە خزمەتی گەیشتم دیارە پێشتر مامۆستا شێخ محەممەدی نەوەیان پێدەگوت دوایی کە چوو بە شانەدەری مامۆستا محەممەدی شانەدەریان پێدەگوت دوایی لە قەبی بەرزنجی هەڵگرت مامۆستا محەممەدی بەرزنجی یەکەم یەک دیناسینمان لەوێ بوو یەکێک لەو بیرەوەریانە کە ئێستاش کە بیری لێ دەکەمەوە بڵێ زۆر متەئەسیر دەبم کارم تێدەکرێت ئەو بوو کە لە زیندان هاتمەوە لە زیندانی ئەمریکیەکان مامۆستا شێخ محەممەد دیارە زۆر بە تاسە و محەبەتەوە ئەو باوەشمان لێکدا و گوتی بەڕاستی خەفەت خواردنم لە تۆ و دڵناڕەحەتیم یەو 2 ساڵە زۆر کاری تێکردم ئەو بڵێ پیری کردم زۆر کاری تێکردمەوە ینی ئەوە بەڕاستی زۆر متەئەثیر بووم کە فعلەن واش بوو هەر مامۆستا خۆی پیاویش زۆر بەڕەحم بوو زۆر بە عەتف و سۆز بوو دیارە کە منیش ئاوا گیرا بووم و وەزعەکەش بڵێ ئەگەری شتی زۆر خراپی هەبوو کە چم لێ بکرێ و بمێنم نەمێنم بەردەدرێن بەرنادرێن مامۆستا دیار زۆر پێ ناڕەحەت بوو خەفەتی پێوە خوار بوو ئەوە هیچێکە لەو بیرەوەریانە کە وەکو گوتم ینی شوێنەواری هەر هەیە لە دڵ و دەروونمدا ئەلبەتە وەکو گوتم بیرۆریمان زۆرن ئێمە چەند ساڵە کە پێکەوە بووین وەکو مجاری مامۆستا شێخ محەممەد بۆ خۆی دەگوت بە ڕەحمەت بێ دەگوت لەگەڵ ئەو فڵان کەس ئەوە بۆ ماوەی 20 ساڵە تقریبا 30 ساڵە بەیەکەوەین تا ئێستا ڕۆژێک لێکتر عاجز نەبووین فعلەن هەر مامۆستا بۆ خۆی پیاوێکی تەبا بوو بەڕاستی دیارە مش هەر وەکو مامێکی خۆم وەکو برایەکی گەورە و بەڕێز وەکو پێشوای کۆمەڵ ئیسلامی حورمەتم لێدەنا بەڵام وەکو گوتم بیرەوەری خۆشمان زۆر پێکەوە هەن کە ڕەنگە ئێستا دەرفەت نەبێ ئاماژەیان پێ بدەم مامۆستا بێگومان لە من گەورەترە لە تەمەنە بەڵام کە لە بیارە فەقی باوکم بووە خوا لایەن خۆش بێ هەمومان من مناڵ بووم ئەو گەورە بووە دوایش کە هەر پێکەوە هاتوون بۆ خوڕمام ساڵی 57 هاتووە ینی خۆی فەرمی کە هاتوون من ئەوم لە بیر نییە بەڕاستی ئەوەشم کە لەگەڵ فەقیەکانی تر هاتوون کە باوکم هاتووە بۆ خوڕماڵ ئەویش هاتووە وەکو فەقیەکانی تر ئەوەی من لە بیرما خۆم لە بیرما وەختێک بوو کە لە نەوێ مەلا بوو لە نەوێ مەلا بوو کە زۆر کاریگەر بوو زۆر وتارەکانی زۆر کاریگەر بوو مطالعاتی زۆری بوو لە فیزڵالی قورئان و ئەوانە کەسایەتیشی خوێنەواری گەنجی لێ هاتووە ئەو کاتە لە هەفتاکانە پەیوەندی وەکو خۆم نە وەکو بنەماڵە پەیوەندیمان بوو لە خزمەتیا لە شانەدەری لە نەوێ هاتشۆی ئەومانە کرد ئەو تاوان بەردەوام وەکو وەفایەک بەردەوام سەردانی ئێمەیە کرد سەردانی مەرحومی باوکمیە کرد دوایی تر چووە بەغدا و خوێندن و دوایش لە جەنوب بوو دوایی هاتەوە بەردەوام عەلاقاتمان بوو کاتێکیش کە ئاوارەی ئێران بووین هەر عەلاقاتمان باش بوو لەگەڵ ئەوەی کە بۆ چوونی سیاسیمان جیاواز بوو بەڵام
ئەو پەیوەندیە کۆمەڵایەتی و دۆسیەی نەپسڕانەوە. توراس و میراسی مەرحومی باوکم یەکەم لە ئەخلاقی ئیجتیماعی ئەوە بەرجەستە ئەبێ. کەسێک بوو بە معنای کەلیمە خاکی بوو، متەواضع بوو، متەسامیع بوو. کەسێکیش خراپەی لەگەڵ بکردایە ئەو هەر چاکەی دەکرد لەگەڵی، لێبوردە بوو، سینەی فراوان بوو، زۆر بە کەمی تووڕە دەبوو. ئەخلاقی سیاسی هەمیشە چارەسەری پێبوو بۆ گیر و گرفتەکان، بۆ هەر گیر و گرفتێک لە ئاستێکی نزمەوە بۆ ئاستێکی گەورە ئەو چارەسەری پێبوو. ئەیتوانی ئاشتەوایی دروست بکات لە نێوان لایەنە نەیارەکانە، لە نێوان حتەنان وڵاتە نەیارەکانە توانیوێتی سەفارەتی سوڵح بکە، ئاشتەوایی بەدیبێنێ. ئەخلاقی علمی هەبوو، یعنی خۆی لە کەس بە گەورەتر و بە زاناتر نەئەزانی. هەمیشە خەریکی مەجلیسەکانی دیار بوو، خەریکی یا مەوزوعێکی علمی بوو، یا مەوزوعێکی قورئانی بوو، یا ڕاستیەکی فقهی، قاعیدەیەکی فقهی. ئەو کەسەی لە حزوری بوایە بەهرەمەندە بوو لە ئەخلاقی، لە تەواضوعی، لە علمی، لە کەسایەتی. کەسێک لە لایە دابنیشتای هەستی بە گەورەی ئەکرد، چونکە ڕێزی لە هەموو کەسێک ئەگرت، مەکانەتی هەموو کەسێکی ئەپاراست. ڕۆژە لە ڕۆژان نەمبینی باوکم سوکایەتی بە کەسێ بکات، تەنانە گەر کەسەکەش پێچەوانەی ئەم بوو بێ لە بیر و بڕوایە. ڕۆحی یەکبوون، ڕۆحی یەکێتی و یەکڕیزی هەمیشە هەبوو، بە تایبەتی لە ناو ئیسلامیەکانی کوردستانە وەکو باوکێک وا بوو، پێشەوایەک بوو بۆ هەموو کوردان بە هەمان شێوە. بۆ چین و توێژە جیاوازەکان نەفەسێکی گەرم و ڕۆحێکی پاراو بوو. پێم وایە بەرەکەتێک بوو خوای پەروەردگار دابووی بە ئێمە بە میلەتە. وەلەو کاتەوە وەفاتی کردو من هەستەکەم وەکو خۆم هەستەکەم بەرەکەت زۆر کەم بۆتەوە لە وڵاتەیە. چەندین قەیران و کێشەمان بۆ دروست بووە. جگە لەوەی مەجموعەیە وتاری جوان و بە پێزی هەیە، مەجموعەیە خوێندکار و تەڵەبەی بە وەفای بەجێهێشتووە، مەجموعەیە نووسین و وتاری هەیە کە لەم لاولا ئەگەر کۆ بکرێتەوە بەرهەموو ئەزمونێکی باشە. خاوەنی ئەزمونێکی دەوڵەمەند بوو لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و مێژوویەوە. پەیوەندێکی بەربڵاوی هەبوو لەگەڵ کەسایەتە سیاسی و ئاینی و کۆمەڵایەتیەکانە، و ئێستاش من پێم وایە ناوی هەر زیندووە و کەسایەتێکە کە گەلی کوردستان شانازی پێوەکەن، و من زۆر شانازیەکەم بەوەی کە ئەوەی کە هەمە و ئەوەی کە ئیزانم وەکوڵێت چەند گوڵەگەنمێکە کە لە خەرمانی زانستی ئەو کۆم کردوێتەوە. ئەوەی کە ماوەسا شێخ محەممەد بەجێ هێش بووە هەمومان ئەوە بوو کە بەڵێ ماوەسا شێخ محەممەد لە سەردەمی لاوێتیە دەستی کردبوو بە خەبات و جیهادکردن، بەڵام پیرێتیەکەی وای لێ نەکرد کە دەستبەرداری ببێ. یعنی جەنابی ماوەسا شێخ محەممەد پیرێکی عاقبەت خەیر بوو، بە پیری دەستبەرداری کاروانی جیهاد و کۆمەڵبوون نەبوو، بە نەخۆشیەکانیشی لەگەڵ مسلمانانە هەبوو. ئەمە وا دەکا کە پاڵنەرێک بێ بۆ تەواوی مسلمانان بۆ ئێمە کە جەنابی ماوەسا شێخ محەممەد وەکو سەرمەشقی خۆمان بگرین، تەنها لە کاتی گەنجێتیمانە و تەنها لە کاتی ئاشتی و ڕێکڕۆشتنی کاروبارەکانە ئێمە دەست بە جەماعە و دەست بە کاروباری مسلمانانەوە نەگرین، بەڵکو لە کاتی خۆشی و ناخۆشیە، لە کاتی ترس و لە کاتی ئاشتیا پێویستە ئێمە لەگەڵ کۆمەڵی مسلمانان نابین کە جەنابی ماوەسا شێخ محەممەد لەو ڕۆوە سەرمەشق بوو کە وەکوتم دەیتوانی لە ماڵەکەی خۆیان دانیشێ و خەڵک بڕۆن زیارەتی بکەن، بەڵام قەناعەتی ئەو بە کاروباری مسلمانان و خەم خواردن بۆ کاروباری مسلمانان وای لێ کرد کە ئێستا ئێمە بە شانازیەوە باز لە سیفەتە باش و پەسەندەکانی جەنابی ماوەسا شێخ محەممەد دەکەین. جاریکە دێڵێمەوە خوای گەورە لی خۆش بێ، دەرەجەی عالیکە لەگەڵ پیاوچەکان و پێغەمبەران و شەهیدانە حەشری بکەین انشاءالله. وەڵاهی ئێمە بە حەقەت لەگەڵ ماوەسا زۆر سەفەراتمان کردووە. ئەلبەتە من ماوەسا شێخ محەممەد لە ساڵی هەشتاکانەوە ئەیناسم و بە خزمەتی گەیشتوم، مەسەڵەن چەند کەڕەت بەیەکە سەفەرمان کردو بۆ بەغداد و هەروەها لە سلێمانیا زۆر بە خزمەتی گەیشتوم. ئەمجا مەثەلەن لە کاتێکە کە ئێمە چوینە جمهوری ئیسلامی
بەڕاستی لەوێ لە خزم ماوەسا زۆر سەفەراتمان کردووە و زۆر چوونێتە لای مەسەلەن خەڵقانێکی سەرشناس و خەڵقانێکی ناسراو ماوەسا بەڕاستی کە چوونێتە زۆر کوڕ و مەجالیس ینی مەجالیسەکانی ڕازان دۆتەوە بە قسەی خۆش بە ئەدەب ینی بە ئەدەبیات بە ئەدەبیاتی عەرەبی کوردی فارسی و هەروەها مەجلیسەکانی ئەڕازاندەوە بە ئەو بابەتانەی کە بۆنی تەقوا و خواناسی لێ هات بوونی قورئانی لێ هات ینی ئەوانە بەحەقەت ینی شتانێکن کە ئێمە لەبیرمان ناچێ لە خزم مامۆستا ئێمە ئیسیفادەمان کردووە و هەروەها زۆر جار وا بووە چوینێتە مەجلیسی واوە کە مەجلیسەکە زۆر تەنگەژەی تیا بووە بەڵام مامۆستا بە شێوازی ئەدەبەکەی خۆی وای کورە ئەو تەنگەژەی لە مەجلیسەکان نەهێشتووە و کردوێتە مەجلیسێکی ینی پڕخۆشی و پڕ محبەت و پڕ ئاسایی. وڵایم پێم وایە تەمان ئێمە کاتی خۆی بەڕاستی جەنابی مامۆستا محەممەد ناو و ناوبانگی هەبوو ئیدی من بە ناو ناوبانگی ئەوە چووم دیار هەر لەو سەفەرەشمدا کە چوون بۆ خزمەت ئەو مامۆستا مەلا ئەحمەد کاکە مەحموودیشم بینی هەزار ڕەحمەتی لێبێ و مامۆستا مەلا عوسمان و ئەوانیشم بینی لە هەڵەبجە بەڵام بە تایبەتتر بۆ لای مامۆستا محەممەدی بەرزنجی چوو بوو کە دوای ماوەیە کە من چوون بۆ خزمەتی ئەو بۆ مامۆستا کۆچی کرد بۆ ئێران و نەماتەمان ڕژێم تەنگی پێ هەڵچنی ئەمن پێما ئەوە بە تەئکید ئەو یەکدی ناسینەکە لەبەر خوا ئەو محەبەتی محەبەتەکەمان یەکدی خۆشویستنەکە لەبەر خوا بە بەڕاستی ئەوە بە تەئکید کاریگەری هەبوو ئەوەی دیش کە لەخوا بە زیاد بێ وەکو چۆن ئەو خۆشەویستی و ڕێز و محەبەتی بۆ من هەبوو میش لە بەرامبەردا هەروە وەگەرزانی بام جەنابی مامۆستا جاری وا هەبوو تەمانەوانی کە نەخۆشی شەکران هەیە جاری وایە بە شتێکی کەمیش دڵیان عاجز دەبێ گەزانی بە کەسێک تۆڕی کردویان قسەیەکی کرد مامۆستا پێنی گەران بێ وەک بڵێ لێم دەپرسینەوە کە دەبێت بە هەمومان ئاگامانت لە جەنابی مامۆستا بێ ئێنەوە بۆ خۆی زۆر جار دەیگوت بە هەمووتان بەقەدەر فڵان کەس دڵم ڕاناگرن وەکو گوتم جاری وا هەبوو ڕەنگە جەنابی مامۆستا بەهۆی شتێکەوە تۆڕە دەبوو کە جێی تۆڕەبوون و نیگەرانیش نەبوو بەڵام ئەو حاڵەتە دیارە نەخۆشی شەکرە بۆ خۆی وا ئینسان دڵی ناسک دەبێتەوە ینی شێوەی مامەڵەی من لەگەڵ خۆی وە شێوەی طبیعەت و سروشتەکەی خۆشی کە بە حەقیقەت هەر لەگەڵ منوانە بوو لەگەڵ خەڵک بەگشتی بەڕەحم بوو پیاوێکی بەعەتف بوو زۆر کەیفی بە تەبایی دەهات و زۆر ڕقی لە ناکۆچی و دووبەرەکی بوو و هەمیشە گرفت و کێشەیە کە بە دەویست زوو چارەسەری کە یعنی هەم طبیعەت و سروشتەکەی خۆی وابوو کە ئێمەمانانی خۆش بوێت هەم دیارە شێوەی مامەڵی منیش ئەوەش وابووە بۆکو گوتم لە سەرەتاوەش کە ئێمە یەکدیمان ناسی ئەوە نەبووە کە نە خزمەتی و قەرابەتە بێ نە ئەهلی مەنتیقەیەک بین نە بەرژەوەندێکی دنیایمە لە بەیندا هەبێتەنیا لەبەر خوا بوو من لەبەر خوا بە ناوبانگی ئەوە چوو بوو مامۆستا شێخ محەممەدی نەوێ مامۆستا شێخ محەممەدی شانەدەری کە بوو تاری دەدا و ئەو کاتە قسەی حەق و هەندێک قسەی وای دەکرد کە شتی تازە بوون بۆ من لەوەوە بڵێن بە ناوبانگیەوە چوو بینی مەحەبەت و یەکدی ناسینەکەمان شتێکی معنەوی بوو پەیوەندی بە بەرژەوەندی دنیاییەوە نەبوو ئەوە ئەساسەکەی بوو دواییش هەر بەو شێوەیەش دەرێژەمان پێدا تاکو ئەو خوای پەروەردگار ڕوح ئەمانەتەکەی لێ وەرگرتەوە ئینشاءڵڵا ئێستاش لەگەڵ پێغەمبەران و شەهیدان و سدیقین و ساڵحاندایە وڵا گرنگە کە هەر کەسایەتێک خاڵە هێزەکانی خۆی بدۆزێتەوە نەچێ بنیشێ بە شتێکەوە کە خۆی تایە بەهێز نییە لە چیا بەهێزە بەهێزیەکەی بەکار بێنێ بۆ خزمەت لە لایەکی تر لێمان یەقین بێ کە هەمومان بەڕێوەین یەکێکمان پێشەکەوێشەمان بەدوایەچێ خەمی ئەوەمان بێ کە سبەی ڕۆژ ڕۆیشتین ئاساری خێر و جێدەستی خێر بەجێبێڵین چونکە ئەم زیکری خێرە خزمەتەکە ئێستا ئەو محتاجی دوعای خێر و محتاجی تەرەحومە ینی داوای ڕەحمەتی بۆ بکەین ینی مردوو هەر مردووێک پلەی هەرچی بێ دەرەجەی هەرچی بێ مادام ئینسانە و مەعسووم نییە ممکنە محتاجە ئەگەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام محتاجی سەڵەوات و سەڵاوات بێ لەسەری بۆ ئەوەی دەرەجەی بەرز بێتەوە هەر ئینسانێکی تریش محتاجی داوای ڕەحمەتە بۆیە ئەگەر کەسەکان کەسایەتیەکان بیری دوا ڕۆژیان بێ بیری ئەویان بێ مردن هەیە ئەوەندە پێداگیری نەکەن لەسەر ڕاو بۆ چوونەکانی خۆیان
بزانن کە هەموو بەڕێوەین گەورە بچووک پیر گەنج هەموو بەڕێوەین مردن هەیە شتێ نەکا کە زیکری خێر و یادی خێری نەکرێ و بۆشایی دروست نەکا لە کۆمەلگا بەڵکو بەعکسەوە خەڵک بڵێ باشتر لە کۆڵمان کەوت ئەوە عیبرەتێکی گەورەیە بۆ هەمومان کە کەسایەتیەکان ئەبینین و ئەڕۆن ئێمەش هەوڵ دەین کە لەوانە بین کە زیکری خێرمانەکەن دوعای خێرمان بۆکەن جێدەستی خێر بەجێ هێڵین کە ئینشاءالله مامۆستا شێخ محەممەد لەو بابەتە بوو و هەمووشمان بتوانین لەو ڕێەوە بچین ڕێی خزمەتکردن بە میلەت و ساغی و ڕاستی لەگەڵخوا. جەنابی مامۆستا شێخ محەممەد دیارە وەک یەکێک لە سەرکردە دیارەکانی سەردەمی خۆی لە سەردەمی بزوتنەوەی ئیسلامی و سەردەمی یەکبوون و سەردەمی کۆمەڵ ئیسلامی ئێمە دەبینی زۆر جار ڕوبەڕووی بەستنی کۆنگرە و کۆنفرانسەکان بووینەتەوە بەڵێ مامۆستا شێخ محەممەد هەموو غەمی مشور خواردن بوو بۆ کاروباری مسلمانان بۆیە دەبینی جەنابی مامۆستا شێخ محەممەد بە درێژایی دەستپێکردنی کاروباری جیهاد و تێکۆشتانی لە سەرەتای هەشتاکانەوە تاکوونی ئەو ڕۆژەی وەفاتی کرد لە کاروباری مسلماناندا نەبراوە هەر خەمخۆر و مشورخۆر و یارمەتی دەر و پشتیوانیان بووە بەداخەوە وەک هەر کەسایەتێکی کە جەنابی مامۆستا شێخ محەممەد لەوانەیە لە کاتی خۆیان وەکو پێویست نەتوانرابێت سوود لە توانەکانی وەربگیرێ نەتوانرابێت سوود لە کەسایەتی وەربگیرێ تا ئەو کاتێک کە وەفاتی کرد لەوانەیە ئێمە زۆر بەمان ئەو کاتە زانی بێتمان ئێمە چ کەسایەتیەک و چ سنگین و قورسایەتێکمان لەدەستداوە. وڵێجا مامۆستا بە حەقەت خۆی لەناو ئەو بابەتانە توا بووەوە تێگەهەن لە بابی ئەدەبیات و هەروە بابی کۆمەڵایەتی ئەو هەر لە کاتی خۆی کە یعنی مەثەڵەن فەقێ بوو کە بۆتە مەلا ئیتر لەناو ئەو بابەتانە بووە مامۆستا مەسەڵەن لە دێهاتە مەلایەتی کردووە لە شارە مەلایەتی کردووە ئینجارە لەو بابەتانە مەسەڵەن یعنی بە حەقەت تەجریبیاتی زۆری هەبوو کە لە ناو کۆمەلگا چۆن هەڵسێ چۆن دابنیشێ هەتا من مەسەل ئاگام لێ ینی خەڵقێکی وها بوون کە ینی بەرابەر مامۆسابی ئەدەبیان کردو و قسەی ناشرینیان وتووە بەڵا ئەو شووە نەگەوە قسەکەشی پێنەوت بەڵکو دەستی کردوتە ملی و وتی من حەق ئەم بە تۆ لە دوای کابرا پەشیمان بۆ تۆ و خلاصە داوای معزەرەت و عوزرخوایی لێ هێناوە بۆ هێناوەتەوە ئەمە بە حەقەت معنای ئەدەبە معنای ڕەوشتی بەرزە یعنی مەسەلەن هەندێک جاری وها بووە کە ئەم نصی ئەم ئاەتی لە خۆیان تەطبیق و دابین کردووە کە ئەفەرمێ وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما يعني عباد الرحمن بحقت بۆ خۆی تەثبیت کردبوو بۆ معنای گوێی نەئەدا مثلا بە ئیکی قسەیەک کە یان مثلا توانجێک بدا یان شتێک بدا بەڵکو ئەو لە مقابلی ئەوە کاری باشەی لەگەڵا کرد و کاری چاکەی لەگەڵا کرد.